ئەلوەی هاوچەرخی نوێی هەولێر کرایەوە و بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەلوە کۆنەکە چۆڵ بکرێت و سەرجەم بازرگان و فرۆشیاران لەناو ئەم بازاڕە نوێدا مامەڵەکانیان بکەن. ئەلوەکە لە 200 دوکان و 5 کۆگای گەورە پێگاتوە و توانای دانانی سەدان تەن بەرووبوومی سەوزە و میوەی هەیە. دەستەی وەبەرهێنانی هەرێمیش دەڵێت لەناو ئەلوەکەدا خانووی شوشەیەیە کە دەتوانرێت بەرووبوومی تێدا بچێنرێت. مەساحەیەکێک جار زۆر لە بەتایبەتی لە ئەلوەی هاوچەرخی هەولێر تەمین کراوە بۆ ئەوەی پشتگیری کەرستە ناوخۆیەکان بکاتن و بازرگانێکی باشتری پێ بکرێتن بۆ ئەوەی لە داهاتوو بتوانرێ ئەم شوێنە بەکار بێ بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو شعارەی کە بەرزمان کردوتەوە لە داعمی منتەجاتی مەحەلی لە داعمی بەرهەمی ناوخۆیی بتوانین بەکاری بینین. ئەلوەکە لەلایەن کەرتی تایبەتەوە دروست کراوە و نرخی کرێی دوکانەکان کەمترە لە ئەلوە کۆنەکە و خزمەت گوزاریەکانی بۆ دابین کراوە لەگەڵ کار ئاسانی بۆ جوتیاران و بازرگانان لە کاتی هێنان و گواستنەوەی بەرووبوومەکان. بیری ئەوەمان هەبووە کە ئێمە بتوانین پرۆژەیەک دروست بکەین و گروپێک دروست بکەین کۆمەڵە بزنسمانێک لە کوردستان و لە عێراق کۆ بکەینەوە بۆ ئەوەی بتوانین کوردستان بکەین بە بەرهەمهێنەر و بەشەکانی تر بکەین بە بەکاربەر. لە شاری هەولێر یەک ئەلوەی کڕین و فرۆشتنی سەوزە و میوە هەبووە بەڵام بەهۆی کۆنی و نۆژەن نەکردنەوەی ساڵانێکی زۆرە لە وەرزی بارانبارین گرفت بۆ بازرگان و فرۆشەران دروست دەکات. لە ساڵی 2010دا بڕیاری دروستکردنی ئەلوەی نوێدرا لە هەولێر و دوای 2 ساڵ و نیو پرۆژەکە تەواو بوو کە ڕۆژانە و لە یەک کاتدا دەتوانێت 100 ئۆتۆمبیلی گەورە بارەکانی داگرێت و 100 دیکەش بەرووبووم بگوازێتەوە. هێرش قادرێن ئارتی هەولێر.